سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خی گەورە و پاش شەناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژاتونێتە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی پیرەمەگرون. لە پیرەمەگرونەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیانی ئەو ناحیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامەکان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان لە هاوڵاتیانی پیرەمەگرون دەپرسین تا چەند کەسێکی حەقبێژیت لە بڕیارداندا، کاتێکە تۆ بڕیاری ئەدەی، کاتێکە تۆ گفتوگۆ دەکەی، کاتێکە تۆ ڕادەسپێری بۆ کارێک، تا چەند حەقبێژانە بڕیار ئەدەی، تا چەند کەسێکی حەقبێژیت بەبێ ئەوەی بیر لە بەرژەوەندی خۆت بکەیتەوە، بەبێ ئەوەی ترسی لە هیچ شتێک و لە هیچ کەسێکە بێت، تەنها لە پێناوی خی گەورەدا حەقبێژی بەرجەسە دەکەیت. بابزانین پەیامی هاوڵاتیان سەبارەت بە حەقبێژی جیە. حق ناڵێ معنای مسلمان نیم، حق بێش دواکەوتووە. ئەمڕۆ حەقە بۆتە ڕقاب بە ناحەقی مەڵەن ناحەق، بە حەق بڵێن حەق. هەندێشت هەیە حەقە بەس ناتوانانی بێڵێت. کاتێکە تۆ بڕیاری ئەدەی لەسەر هەر شتێ بێت، لەسەر خۆت بێ، لەسەر خەڵکی تر بێ، لەسەر کەسوکارت بێ، تا چەند کەسێکی حەقبێژیت. وەڵاهی لاڵ با خەڵکەکە دەمینێ، چۆن با خەڵکەکە دەمینێ، ئەو بڵێم خۆیان زیاتر دەزانن. ناخۆشت دەزانیت تا چەند کاتێکە تۆ بڕیاری ئەدەی حەقبێژانە بڕیارە دەی، ڕاستگوانە بڕیارە دەی. وەڵاهی بڵێم با خەڵکەکە دەمین نازانم خەڵک چی بڵین، خەڵک چۆن گواز دۆزمۆ من ئەخر زانین چۆن ئێستا سەدا بڵێم 95 ڕاست نەماوە، بۆچی هەموو شتێک ڕاست نەماوە، یەکش ڕاست نەماوە. یعنی ئێستا بڵێم خەڵکێک وعد بەتەوە دەڕاست نینە، تۆ وعدێک بە خەڵکێکی دی ڕاست نینە، ئێستا وعدەکە ڕاست نەماوە. وەکو خۆت تا چەند کەسێکی حەقبێژی. وەڵاهی بڵێم تڕۆن سەدا 70-80 یان سەدا 100 کەس نەماوە ئێستا. لە بڕیارەکانی خۆت ڕازیت بە حەقبێژانە بڕیار بدەیت؟ چۆن هەر کەسێک لە بڕیاری خۆی ڕاستی. باشە حەقبێژی لای تۆ چی ئەگەیەنێت؟ وەڵاهی بڵێم ئەوش بڵێم لای خۆت دەمینەوە، لای خۆت دەمینێت لە خرگەکەی بڵێم کە سێقەت بێەوە باش. وەڵای حەقبێژی هەموو شتێک دیگەێنێ، وەکوچی هەموو شتێ وەکوچی بۆمان باسکە. بڵین کابرا ڕاست بێ، مەسول بێ، مەسول نەبێ، هەر ڕاست بێ، شتەکەی ڕاست بێ ڕاستە، ئەگەر درۆژ بێ من ئایدروێ مەسول بێ یان نامەسول بێ، وایان وان نییە. جەنابێت تا چەند کەسێکی حەقبێژیت کاتێک کە بڕیاری ئەدەی، کاتێککە گفتوگۆ ئەەکەی، کە بڕیارێکمدا لەی پەشەمان نابمەوە، لەسەر بڕیاری خۆم سوورم، ئەو کەسەی لەسەر بڕیاری خۆی نەبێ کابراکی ڕاست نییە، وایەوە نییە. لەناو خەڵکە ئەو کەسانەی کە حەقبێژن کە ڕاستگویانە گفتوگۆ دەکەن، کە ڕاستگوانە قسە دەکەن، شخصێتیان چۆنە، پێگەیان چۆنە؟ وەڵاهی لا خەڵکی خۆشەویستن، بە ڕاستبێژی مەنشورن، قسەی ڕاستکەم کەس خۆشی دەوی، درۆشکی یەک جار خەڵک پێ بڕوا دەکات، جاری پێ بڕوا ناکە. لە ئیسلامدا هاتوو ئاڵێ گەورەترین جیهاد ئەوەیە کە کەسێک بچێتە بەردەم زاڵمێک و پێی بڵێت تۆ زاڵمیت لەبەر خاتری خوا واز لە زوڵم بێنە و دەست لە زوڵم هەڵگرە و عەدالەت بەرجەستەکە. ئەم کەسە حەقبێژانە لە ئێستادا بوونیان هەیە؟ بەخوا کە من هەیە ڕاستەمان ناوێرێ، ئەگەر بوێرێ حەقبێژ زۆرە، بەڵام ناوێرێ کاکە گیان لێ قبوڵ ناکە، کابرا ناتوانێت مەسوولیشی بڵێ تۆ درۆ دەکەی، تۆ ڕاستن نەکرد، تۆ ئەوشەکەت غەڵەتە، لێ قبوڵ ناکە، ئەو زۆر دەتەرس بێ دەوێرێ، بەخوای بەڵام کەمە. تۆ ئەگەر بڕیاری بێتە بەردەستت یان ڕەفتا بێتە بەردەستت، تا چەند حەقبێژانە ئەدوێ؟ آخر زۆر کە زێ بۆ نمونە ڕاستیەکان نەزانێت، بەڵام لەبەر خاتری ڕەفیقەکەی، لەبەر خاتری کەسەکەی، لەبەر خاتری براکەی، لەبەر خاتری مناڵەکەی، لەبەر خاتری ژنەکەی، لەبەر خاتری باوکی، بۆی قسەی نێتە سەر حەقبێژانە ناڕوات. ئێمە چۆن دەتوانین حەقبێژی بەرجەستەکەین؟ من وەکو خۆم ئەگەر ڕاستیم لابێ لە براشم قبول ناکەم،
ڕاستەکەی دەڵێم ئەگەر برام بێ ئەگەر برام نەبێ خزم بێ یان خزم نەبێ بەخوا ڕاستی دەڵێم پێم قبول ناکرێت درۆ زوڕمشم پێ قبول ناکرێت دوا پەیامەت چییە؟ وڵای داپەیام داوام لەخوای گەورە ئەوەیە ئەم دنیامان بۆ چاکە و ئەمە سولان دڵیان نەبێ میلەتەیش کە ڕەزیل و زەلیل نەکەن و ڕازگۆ بن لەگەڵ میلەت و ئیتر چیکە بڵێم حەق شتێکی جوانم هیچ شتێک لە حەق چاتر نییە خواکە حەق کاری پێ نەکرا مانای دنیا کاول دەبێ جەناب کاتێک کە بڕیاری ئەدەی تا چەند کەسێکی حەق بێژیت بۆ نمونە ئەوکەن بە وەکیلێک بۆ کارێک بۆ ڕەفتارێک تا چەند حەق بێژانە لە مەجلیسە ئەدوێ حەق ناڵێ معنای مسلمان نین خۆی مسلمان دەبێ حەق بڵێ چی حەقەوە بڵێ چی ڕاستەوە بڵێ چی جوانەوە بڵێ ئەگەر کۆمەلگا حەق بێژەکانی تیانەمێنێت بەرەو کوێ ئەچێت بەڵێ وێران دەچێت کۆمەلگا کە حەق بێژی تیانەمێ بەرە وێران دەچێت دەوترێ ئەو کەسانەی کە حەق ئەڕۆن کە قسەی حەقەکەن قسەیان ڕقە ئایا بۆ خەڵک ئەبێ لەبەر چای خەڵکی ناشکردنەوە خەڵکانە کە قسەی حەق دەکەن لەبەر چای خەڵکی ناشکردن خوا خۆشەویستن وایە ئایکەبە لای خۆی گەورە خۆشەویستن بەڵام لەبەر چای خەڵکی ناشین بۆ لەبەرەوەی مەترسی لەسەر بەرژەوەندی خەڵک هەیە بەڵێ لەبەرەوەی مەترسی لە بەرژەوەندی خەڵکە لەبەر ناشینە لەبەر چای ئەوان باش تۆ دیارە زۆر شتێ ناو کۆڕ و کۆبنەوە مەجلیسەکان و بابەتە کۆمەڵایەتەکانەوە تا چەند لە ئێستادا خەڵکە حەقبێژەکان لە مەجلیسەکانە بەدیەکەی هەستەکەی خەڵک حەقبێژی تێدایە کە قسەکە کە گفتاری هەیە وڵای جاوی کە حەق دەڵێن و دایم هەر دواکەوتون حەق بێش دواکەوتووە لە ئیسلام داهاتوەڵێ گەورەترین جیهادەوەیە کە بچی بە زاڵمێک بڵێ تۆ زاڵمیت ناتوانانی گەورەترین جیهاد ئەوەیە واتە حەقبێژی ناتوانانی بۆ ناتوانی بە زاڵمێک ناتوانانی بڵێ تۆ حەقبێژی بۆچی موسا بە فرعونی وت بۆ مرۆڤێک ناتوانێت بە سەرکردەیە بڵێ ئێستا سەردەمەکەی وایە ناتوانانی لە ترسە لە مەرگ حەقبێژی وایە بەڵام حەق لە هەموو شتێ باشترە لە هەموو شتێ چاکترە کە تۆ قەدوت مسلمانی کە نەدوت مسلمانی لە بیر و باوەڕ و ئاین و هاتووە حەقبێژی بەڵێ حەقبێژی لە ئاینەوە هاتووە دوا پەیامەت چییە بۆی حەقبێژی بەردەوام بێ وڵای پێم خۆشە دایم حەقبێژی بەردەوام بێ کە حەقت وت خوا لێ خۆش دەبێت وڵای حەق لە لای خوا خۆشەویستە حەق ئەگەر کەسی حەق نەڵێ ژیان نایەتە گۆڕێ یعنی تۆ ئەگەر حەقتیان نەبێ ژیان ئەمە لە ڕەوشتەکانتە ڕەوش جیانەکەیت تۆ چاک و خراپ ڕەش و سپی لە جیانەکەیتەوە معنای ژیان هیچ هینێکی نیە ئیتیمایەکی نییە بۆ ژیان تۆ هیچ ژیان هیچ معناکی نییە ئەگەر حەق هەبێ حەق دائمەن لەسەر هەموو شتێکەوەیە حەقبێژی لای تۆ چییە گەێنێ حەق بێژی لای من ئەوە گەێنێ کە ئینسان پابەند بێ پێوەی ڕازگۆ بێت حەق ئەوەیە کە ڕازگۆ بێ ئینسان کە ڕازگۆ بوو حەقیشی تایە ئەگەر ڕازگۆ نەبوو لەگەڵ کەسە لەگەڵ میلەتە لەگەڵ خەڵکە یعنی حەقیشی تیانی مرۆڤ حەقبێژەکان لەناو خەڵکە چۆن باسییان لێوە دەکرێت مرۆڤ حەقبێژەکان ئەوانن کە بە سیفات بە عەمەلی کە هەوڵ ئەوانە ڕاستن لەگەڵ خوا لەگەڵ خەڵکیشە خۆشەویستن بەڵێ دایمە ئینسانی حەق و ڕاست لە لای خەڵک خۆشەویستە ئینسانێک کە درۆ بکات بۆ عەدا بە خەڵک لەمێ بڕۆ بۆ ئەوێ و چەندین وعد بدات ئەمە بەڕاستی ئەوە ئاکامی خراپێ و کەسە سووک ئەبێ یعنی بۆی سمعی خۆر ڕابرێ ئینسان هەوڵدا ناو خەڵکی قوم متمانی پێ بکە ئەبێ حەق بڵێت لە هەموو شتێکە حەق بڵێ ئەگەر لە ملکیاندای حەق بڵێ باشە چکە زۆر کەسەیە حەقەکان ئەزانێت حەقەکانی لایە بەڵام یا شەرمەکات یا ئەترسێت یا لە بەرەوەی دڵی کەسێکی نزیکی لێ عاز نەبێ حەقەکە ناڵێت تۆ پەیامەت چیە بۆ ئەمانە پەیامم ئەوەیە ئەو کەسانن کە لە یەکەم جار ڕازگۆن ئەگەرانە ڕازگۆی لە خۆیانە بەجێکەن نابێت لە کەس بترسێ حەقم تیا بێت ئەبێ بیڵێم نابێت لە کەس بترسێ پەیام ئەوەیە کە ئینسان لە هەموو شتێکا بوو لە ملیاندا وەکو پێم وتی لە ملیاندا ئەبێ حەق بڵێ چکە حەق لە حەق ئایباتەوە دڵنیا بە حەق لە 100 ئایباتەوە خوای گەورە حەقی پێخۆشە هەموو ئینسانێکش حەقی پێخۆشە لە دنیا ئێستا لەم حکوومەتیان حەقمان پێخۆشە ئەگەر حەقە
پارە نییە موچە نیە هەشتێکە کاکە بیدەن نایدەن ماڵتان ئاوا بێ ئێمە حەقمان پێخۆشە و ئەوە نەش ممان چۆسێن و یعنی درۆ لەگەڵ میلەتەکەی خۆتان مەکەن حەزەکەم هەموو کەس ڕازگۆ بێت بۆی هەم لە ناو کۆمەلگاکەمان بەرەو پێشکەوتن بچێت بڵێن ماشەڵڵا میلەتی کورد ملەتێکی کەس چاکیان تایە یعنی ئیسلام لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی ئەخلاق و لە ڕووی سەقافەت و لە ڕووی خوێندنەواری و ڕازگۆ بین لەگەڵ خۆمان لەگەڵ خەڵکی لەگەڵ خوایە پێیان بۆ ئەوەی ئینشەڵڵا هەموو کەس ئەو حەقەت جێبەجێ بکات دوا پەیامت چییە بۆی حەقبێژی بەردەوام بێت وڵای دوا پەیام ئەوەیە کە مێدەوارم خەڵک حەقی تیا مەوجود بێ قسەیەکی مەولوی هەیە فەرمێت ئەمڕۆ حەقە بۆتە ڕەقا بەڵام قسەی حەقە لایەن ڕەقە ئەمڕۆ قسەکەی حەقەکە ئەکەیت ئەوەیە خەڵک متوانە پێ ناکە یعنی چاک و یعنی سەر و ژێر جێگاکەی کوان نەگۆڕیوە بۆیە پێیان بۆ ئەوەیە بۆ خەڵکان بەگشتی خەڵکی پیرمەگرون و خەڵکی هەموو شوێنە کوردستان هەر چوار پارچەکە هەموو جیهان پێیانم بۆ ئەوەیە کە حەق ڕاز بڕۆن ڕاز بوون لەگەڵ خەڵکە بۆی خەڵک متمانە پێگا و هەموو متمانە هەموو شتێکیان پێ بکات چکە ئەگەر تو حەق نەی من ئینسانێک نێتە ماڵم یعنی من بچۆ ماڵێک ئەگەر متمانە بە خەڵک بێت متمانە پێ بێت ئەو ئامادەم لە ماڵەکەما بمێنێتەوە بەبێ مشکلم بۆ دروستکات ئەوە کەسێکە حەق متمانەی بێت لە ئەمینی و حەق ئەناسرێت حەق و ئەمینی پێکەوەن واتە من متمانە بە تۆیە کە دێتە ماڵم ئەم خەزانم لادانێ ئەم پارەم لادانی ئامینم لات کە تۆ ئەم بۆ مەێنیتەوە کەوابوو تۆ ڕازگۆی و هەم حەقشتێ بۆیە ئەو سێ وشەیە پێکەوە بەسرێنەوە زۆر ڕاستە بەڕاستی زۆر سپاسیەوە دەکەم ئەم بەرنامەم بینێرێکی زۆر ئەم بەرنامەم بەڕاستی بەرنامێک جوانە بەڕاستی ینی وشەی حەق وشەی گەورەیە پێویستە سەر هەموو کەسێک ینی حەق بڵێ بەڵام ئایا بۆ مرۆڤ حەق ناڵێ ینی کۆمەڵ ئەوە کارێکەیە کە مرۆڤ نتوان حەق بڵێت یا ئەوەتە شەرم دەکات یاخود ئەوەتە لە دەوربەر ترسیە بەڵام گرنگ ئەوەیە هەر مرۆڤەکان ئینسانێک لە ڕێگای خۆیەوە حەق بڵێت وە بیر لەوە نەکاتەوە کە سەرنجامی واقعەت چییە بەڵام حەقیش تا حەق کەوتووە پێویستە لە شوێنی خۆی بەکاربێنێت تۆ تا چەند کەسێکی حەقبێژی تا چەند شەرم ئەەکەی تا چەند ڕازگۆیانە و حەقبێژانە ڕاستەکان ئەڵێ بەڵێ وڵی ئەم سیار لە شوێنی خۆی داتی بەڕاستی مگەنجێکم ینی زۆر لەسەرەوە حەقم بتووە دووساری کۆمەڵ شت بوومەوە کە بەرەنجام کە حەقشم نەبتایە بێگومان هیچ بەڕوونی نەکرایەوە من لە ژیاندا هەوڵدا حەق بڵێم بەڵام ڕەنگە لە هەندێک شوێندا قسەی خۆم نەو بێ بەڵام لی پەشیمانم شتە بەڵام توانیمە تا سەر ئێستا حەق بڵێم لێش پەشیمان نیم ئەو کەسانێک کە حەقبێژن لە ناو خەڵکا چۆن باسییان لێوە دەکرێت زۆر ڕاستە وڵی ئەم باسە بەپی ئەو کۆمەلگای تیداشوین بەڵام بە شێوەی گشتی ئەم کۆمەلگای ئێمە بەڕاستی حەق ینی وە خۆی ناگوترێت ینی مرۆڤەکان ناتوان ئەو شتەی لە ناخیانداتی وە خۆی بیخەلە ڕوو بەڵام بە شێوەی گشتی ڕاز وایە ئەم مرۆڤی حەق دەڵێ بەسەیەکی بەرزەوە سێ بکرێت چونکە مرۆڤەکە ئیرادەی هەیە توانای ڕووبەربوونەوەی شتەکانی هەیە بەڕاستی پێویستە بەسایەکی ڕێزەوە سێ بکرێت بەڵام بەداخەوە لەم کۆمەلگایەدا مرۆڤی حەقبێژ شاراوەتەوە ئەمە ڕاستێکی حاشاڵ نەگرێت دوا پەیامت چییە بۆ ئەوەی حەقبێژی بەردەوام بێت بەڵێ وڵی منەگەی ئیرادێک مەبێ ئەم ئیرادەیە دژی دین نەبێت یاخود دژی ئەو کۆمەلگای نەبێت بۆ میشارمەوە گرنگەوەی بیخەمەڕ و پێویستە گەنجیش ئیرادی بەهێز بێت بەڕاستی حەق بڵێت حەقبێژی وڵا ڕاستی دەگەێنێ ڕاستی ئەلا ڕاستی دەگەێنێ جەنابەت تا چەند کەسێکی حەقبێژی لە بڕێردانە کاتێک کە شتێک گەبینیت ڕاستیەکان ئەڵێ ڕاستەکان ناشاریتەوە لە مەجلیسا دانیشی شەرم ناکەی بە ڕاستگۆیانە حەقەکان ئەڵێ ئەگەر زەلامێک دیندار بێ ینی مسلمان بێ بێ ڕاستی بێژێ ڕاستەکەی بڵێ نەترسێ ڕاستەکەی بڵێ کەسانەی کە حەقبێژن لە ناو خەڵکا چۆن باسییان لێوە دەکرێت وڵا باسییان دەکرێت دەڵێن بە پەنجەی دەسان دیار باسییان نەکرێت بە باشی باشیان دەکەی ئەی چاکەی بکەی بە چاکە باس دەکەن خراپەی بکەی خراپ باس دەکەی وەنیە زۆر مرۆڤەکان ترسیان هەیە شەرمیان هەیە ڕاستیەکان ناڵێن بۆ من مەجلیسێکە دانیشێت سوورەزانێ شتێکی حەقی بینیوە بەڵام حەقەکە ئەشارێتەوە ئێمە چۆن بتوانین شەرم نەکەین نەترسین حەقەکان لە هەموو شوێنەکە بڵێن ئەگەر چی زەرەری خۆشمانی تیابێ وەنەجا چی بڵێن ئازا تۆ مەسەلەی چی مەبەستی من ئەوەیە کەسانێکان ڕاستیەکان لایە حەقێکیان لایە بوومە لە شتێکە ڕاستیەکان ئەزانە بەڵام ڕازگۆیە نایڵێت ئێمە چۆن بتوانین ئەمە هەمیشە هەوڵ بدەین ڕاستەکان بڵین بڵێم چی وەڵا نازانم چۆنی پێ دەرخین
دوا پەیامت چییە بۆ خەڵک بۆی حەقبێژی بەردەوام بێت؟ وڵی ئەو خەڵکە با ڕازگۆ بێ با ڕازگۆ بێ ڕاستەکان بڵێ ئەمجا لە وڵاتیدا یەکسانی بژین با ئەم ئیزبا هیچ کە ئەم لاولای نەکەن با پێکەوە ژیان بەرنە سەرێ و بەخۆشی و وەنیە کورد هەموو کورد نییە هەمووی کورد های یەکە جا بۆ یەک نەبین لە بابەت چیوە قوربان؟ حەقبێژی لە بابەتی قسەکردنەوە بۆ نمونە جەنابە دائانیشی لە مەجلیسێکە لە کۆڕێکە دائانیشی لە شوێنەکە دائانیشی لەناو ئەو مامە حاجیانە دائانیشیت چۆن کەسێک بین حەق بڵین بە حەق قسەکەین ڕاستەکان نەشارینەوە ڕازەکەی بەس وڵی حەق نەماوە لەم کوردی بۆچی نەماوە؟ وڵی لەبەرەوەی نەماوە ڕاستی نەماوە هەمووی دز و گەندەڵ و خیانەتن لەبەر ئەوەی نەماوە کامەی دەڵی چاکە لە هەمووان جسترە بابەست لە بابەتی سیاست بێنین یە لەسەر بابەتی ڕەفتاری و ئەخلاقی مرۆڤەکان تۆ تا چەند کەسێکی حەقبێژی کاتێک کە شتێک ئەبینی بە ڕاستگویانە حەقەکان ناشاریتەوە حەقەکان ئەڵێ بۆ نمە ڕادەسپێرم بۆ کارێک تا چەند کەسێکی حەقبێژی جا من حەقی خۆم دەسەد دەبم مەسەرێ من بەش بە حالی خۆم ڕازگۆم بەڵا هەموو کەسێک وانی زۆر کەسێ کەشم لێەکە ئەو حەقی خۆتە ناداتێ کەسانی کە حەقبێژن چۆن باسییان لێوە دەکرێت؟ وڵی جاوەک چی نازانم کەسێک کە حەقبێژ و کەسێک کە ڕازگۆ بوو لە قسەکردنا لەناو خەڵکا چۆنە خەڵک خۆشیەوێن خەڵک خۆشیەوێ ڕازگۆ بێ خۆشیەوێ بەڵێ پەیامت چیە بۆی حەقبێژی بەردەوام بێت؟ وەڵانجان دوام پێیان وەیە هەمووی ڕاست بێت لەگەڵ یەک کەس قەدر لە کەس نەکاو کەس فێڵ نەکاو خەقی خێز نەخۆن هیچ ئینسانێک نییە لەم زروفەیە بەهۆی زروف و بارودۆخی ژیانەوە تووشی هەڵەی وشەیان نەکردبێ وشەی حەقبێژیان نەکردبێت تووشی هەڵە بووین بەڵام هەڵەکان لەسەر حسابی خەڵکی کەنین وەکو زانایان ئەڵێن کاتێک بەرتی لەبێ بە بەرتیل کە حەق بکرێ بە ناحەق بەڵام سوپاس بەخوا حەقمان نەکرۆ بە ناحەق هەر لەسەر حەقی ئەو کەسانی کە حەقبێژن لە کۆڕ و کۆبوونەوەکاندا کاتێک گفتوگۆ دەکەن بە حەقبێژانە قسە دەکەن ڕاستی ناشارنەوە حەقبێژن شەرم ناکەن ترسیان نییە ئەوەی حەق بە ئێڵێن ئەگەر زەرری خۆشیانی تێدا بێت ئەمانە چۆن باسییان لێوە دەکرێت ناو خەڵکە چ پێگەیەکیان هەیە حەقی شەبێ لە شوێن و مەکانی خۆی بکوترێ هەندێک حەقەیە ناتوانانی ئێستا بیڵێ بۆ نمونە حەق لەگەڵ دەسەڵات هەیە ئەگەر دەسەڵاتت هەبوو ئەتوانی حەقەکە بڵێ ئەگەر دەسەڵاتت نەبوو ئەوە لە حەدیسەکەی پێ ساسەرم نافەرمێ وەذالکە ئەزعەف الئیمان هەندێشت هەیە حەقە بەس ناتوانی بیڵێ لە دینی شاهاتووە گەورەترین جیهاد ئەوەیە گەورەترین جیهاد ئەوەیە کەلیمەت الحەقی عند سڵطانی الجائر ئەمە ڕاستە بەڵام لە وتارەی مامۆستایەکی بەڕێزا گوێم لێ بوو ئەڵێ جارێکی کابرایەک حەقێکی فەوتا بوو چۆ لای مامۆستایەکی ئاینی وتی حەقەکەم چییە؟ ئەویش خەلەو خەرمانی خۆی هەبوو لە کوردەواری خۆمانە خەرمانوشتەکەی گر نەکردبووە فەقێکان وتیان مامۆستاژیان خۆیەمەش لە فەتح القەریبە هەوەمان زانی ئەو حەقاگەوێتە لای چێ گوتی ئێوە نازانن ئەگەر ئێستا من حەقەکە بڵێم ئەو هەموو خەرمانەکەی منە سووتێنێ کەواتە بێ حەقیش لە شوێنی خۆی بوترێ ناکرێت دەرگا و پەنجەرە لە شوێنی ئەساسە دابدرێت لە بینایەکە کە دروستێکەی بیناکردن زۆر گرانە بەڵام ڕوخان ئاسانە ئەبێ هەموومان بۆ دەرەکەوێت هەچ کاتە بەرژەوندیمان کۆتە مەترسیەوە حەقەکان بشارینەوە ئەمە ئەبێ نا ئەبێ بە تەدریجی بیڵێن چکە ئاینی ئیسلامی پیرۆز کە بوو بەشەریەت هاتووە لە ماوەی چەند ساڵە پێ سەلەم بووە بە پێغەمبەری خوا ماوەیەکی زۆر لە تەمەنی 40 ساڵیا بووە بە پێغەمبەر هەتا ئەو تەمەنەی کە بڕیویەتی ڕازگۆ بووە ئەجا بەکردەوەش بە خەڵکەکەی سەلماندۆ کە ئەمە پێغەمبەری خوایە بە سادق الئەمین ناسراوە خۆشەویست بۆ ئەنجا وتوێتی بەڵام هەر کاتێک کە حەق نەبوو دەسەڵاتی نەبووە هەندێک حەقی شاردوێتیەوە دوا پەیامت چیە بۆی کە حەقبێژی بەردەوام بێت لە ناو خەڵکە؟ دوا پەیامم ئەوەیە پەروەردەیەکی ساغ و چاک و باش لەم وڵاتەیە بێتەوە پێشەوە بێت لە بنیاتەوە دەست پێ بکەینەوە ئەگەرنا لە هەموو بوارەکانە خەڵک ڕووخاوە ئەبێ بە سونەت و بە قورئانی پیرۆز ئەو حەقە بدەینەوە خەڵک و خەڵک بەرجەستەی کاتەوە لە ژیانی خۆیان بۆی پێشکەوتنی کۆمەلگا ببینین وەکو ئەوروپامان لێ پرسیارێکە لە بەڕێستی بکەم هەچ کاتێ حەق شارایەوە لەناو کۆمەلگایەکە ئاراستی و کۆمەلگا و شیرازی و کۆمەلگا بەرەوەکوێت چێت ئەو کۆمەلگایە بێ بە مردوو ئەو کۆمەلگایە ئەمرێ ئیترتەوە خێری تیان نامێن هەر کۆمەلگایەک زیندوو نەبوو زانایان بە مردوودایان وەڵی حەقبێژی ئەوەی ئینسان هەموو مرۆڤەکان ڕاستی بڵێن یعنی ڕاستی شتێکە درێغی لێ ناکرێ هەر ئینسانێک لە ژیانە ڕاستگۆ بێ یعنی لە ژیانە دایمە سەرکەوتووە بێت دایمە سەرکەوتووە بێت و هیواداری هەموو کەسیش
ڕاستیەکان بێژن حەقبێژی شتێکە کە نکۆڵی لێ ناکرێت. جەنابەت تا چەند کەسێکی حەقبێژی لە بڕیاردانە کاتێک کە بڕیارێک دەدەیت تا چەند بە حەقبێژانە ئەیدەی ئەگەر زەرری خۆتی تێدا بێ ئەگەر زەری ماڵمان تێدا بێ ئەگەر زەرری کەسم و کەسوکاری تێدا بێ حەقەکە هەر دەڵێ حەقەکە هەرە بێ بڵێ ئەگەر بە زەرری خۆشتا بشکێتوانێت چکم حەقبێژی شتێکە بێتەوە خۆشە بگرێتەوە هەر کەسێ بگرێتوانێ ئەبێ ڕاستەکە بڵێت. خۆی گەورەش خۆشەویستنەوە کەسانەزان گەورە خۆشەویستە و زۆر بەڕێزیشە لای مرۆڤەکانیش هەر بەڕێزدا. خەڵک بە چاوێکی ڕێز و شەوە سەیریەکەن. بەڵێ خەڵک بە چاوێکی بەڕێزەوە زۆر فەرقەکە لەگەڵەوانەی کە ڕاستی ناڵن. ئەوەندەی لە کۆڕۆکۆبوونەوەکانە دانیشت بێتی بە تایبەتی لە شوێنێک وەکو پیرەمەگروناکە شوێنێکی کۆمەڵایەتیە و پەیوەندی کۆمەڵایی تیادا زۆر بەهێزە بە بەراورد بە شارەکان. تا چەند مرۆڤە حەقبێژەکان لە کۆڕۆکۆبوونەوە مەجلیسەکانە ئەبینی و بەدی ئەەکەیت. باشە لێرە بە نیسبەت پیرەمەگرومەوە لێرەکانە حەقبێژی ڕاستگۆیەکی زۆر باشەیە خەڵکەکان تا ڕادەیەک زۆر باشن. ئەگەر حەقبێژی لەنەو کۆمەلگایەکە دەرکەیت ئاراستی بەرەوکوێ چێت بەرەو نەمانە چێت بەرەو نەمان و ماڵوێرانیە چێت هەموو کاتێک ڕاستگۆی و حەقبێژی بردوێتێوانێ. پەیامە چییە؟ دوپەیام ئەوەیە هیوادارم هەموو مرۆڤەکان هەموو ئینسانەکان حەقبێژ و ڕاستگۆ بن هەم لە دنیا و هەم لای خۆش هینە بن سەرکەوتووە بن. حق ناڵێ معنەی مسلمان نین حق بێش دواکەوتووە ئەمڕۆ حەقە بۆتە ڕقاب بە ناحەقی مەڵەن ناحەق بە حەق بڵێن حەق هەندێشت هەیە حەقا بەس ناتوانانی بێڵێت وەڵا باشە لەخوا بەرزیابێت تۆ بابەتەکەمە لەسەر حەقبێژیە حەقبێژی لای تۆ چی ئەگەێنێ؟ وەڵا حەقبێژی شتێکی باشە دەبێ حەق بڵێت حەقبێژی شتێکی باشە وجدانی خۆن مڵتا دەبێ ئەگە حەقبێژی تۆ میوەفرۆشێکیت ئەگەر کامێرەمانەکەم ئەم سوڕێکمان بۆ گوازیێتەوە بۆ نمونە کەسێک دێت لە دەڵی کاکە هەنارێکی شیرین مەوێت تا چەند بەڕازگویانە پێڵی کاکە ئەو هەنارە ترشە شیرین نیە بە ڕازگۆیی پێی دەڵم بەجیا دامناوە ئەوە شیلنەکەی ئەوە مێخۆشە ئەوە ترشە پێی دەڵم ئەوە شیلنە ئەوە ترشە زۆر بەڕاستی پێی دەڵێم کەسێکی حەقبێژی سوپاس بەخوا لە بڕێدانە کەسێکی حەقبێژم بەس جاریش هەیە توش دەبی خەڵک تووشت دەکات عنی ئەگە تووشت دەکات دەبێت شتێکی هەر بڵێ ئەگە شتێکی نەڵی دەربازم نابێ ئەینا حەزم لە حەقبێژەیە بەس جاری وایە توش دەبی ئەوەی بەرامبەر تووشت دەکات کەسەکەی بەرامبەر نەینا حەقبێژی شتێکی خۆشە و پێم خۆشە بەس جاریش هەیە توش دەبی. ئەگەر خەڵکەکان لەناو خۆیانە ڕازگۆ بوون حەقبێژ بوون ئایا پەیوەندی کەسەکان بەرەوکوێ ئەچێ ئاراستیان بەرەوکوێ ئەچێ بەرەو پێشچوون دەچێت زۆر باشە ئەگە هەمووی ئەواوێ بەرەو پێشچوون دەچێت ڕاستی زۆر خۆشە حەقبێژی زۆر حەقا حەق زۆر خۆشە ئەگەر هات و پێچەوانەکەی بوو خەڵک ناو خۆیانە حەقبێژ نەبوون ئەگە پێچەوانەکەی بوو ناخۆشە خراپ دەبێ ئێستاکانە حەقبێژی کەم بۆ بۆیە وامان لێاتەوە ئەگە حەقبێژی مایە وامان لێ نەدەهات ئێستاکانە پێ دوای ئەگەر حەقبێژی کەم بێتەوە ناو کۆمەڵگەیەکە ڕەحمی خۆش کەمە بێتەوە ڕەحمی خۆش کەم دەبێتەوە بە تاکیدی خوا حەزی لە حەقبێژیە خوا حەزت لە ناحەقی نییە ڕاستی پەیامت چیە بۆ بەردەوامبوونی حەقبێژی دوپەیام ئەوەیە دەڵم هەمووتان حەقبێژی بن حەقبێژی باشە بەرەکەتی تێدایە خێر و بەرەکەت لە حەقبێژیە ئەگە حەقبێژی نەمێنێ خێر و بەرەکەتیش نامێنێ داواتان لێ دەکەم حەقبێژ بنە ڕاستی برێ نەگە شایدێش یەختان لەکن بوو بیکەن بە ناحەقی مەڵەن ناحەق بە حەق بڵێن حەق حەقبێژی لای جەنابەت چیە گەێنێ وڵی حەقبێژی تر ئەگەر حەقبێژی هەبێت تاو دنیا هەموو خۆش و ئامانە بێت پاسن لە ئێستای حەقبێژی بەدیەکەی وای زۆر کەمە جەنابەت تا چەند کەسێکی حەقبێژی کاتێک کە بڕیاری ئەدەیت ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مەترسیکەوێتە سەر بەرژەوەندیەکانی خۆت یا ماڵە و مناڵ یان ڕەفیقی کەسێکە حەقەکە هەر دەڵێ وڵای ئەگەر ڕازگۆ بێ بیڵیت ئەگەر ڕازگۆیی هەبێ بێ بیڵی بەڵام لەم وڵاتەیە یعنی ڕازگۆیی کەم بۆ زۆر ینی لەسەرەوە تا خوارەوە ڕازگۆیی هەر زۆر کەم بۆیە میلەتی ژای لات ینی حاڵی میلەت کەوتۆتە حاڵێکەوە ینی بە تەواوەتی بێزار بووە بەرسیە هەر هەمووی حەق نەماوە هیچ حەقێک نادرێ بە میلەت
ئەگە مرۆڤەکان لە بینی خۆیانە حەق بێژ بن ڕازگۆ من لەگەڵ یەکتریا پەیوەندی کۆمەلگا و خەڵکی بەرەوکوێتێ پەیوەندی کۆمەلگا باشە ئێستاش باشە بەڵام ئەوەی کە شتی بەدەستە هیچ شتێک بۆ کۆمەلگا ناکات باسی دەسەڵاتدارە کرد بۆچی خەڵکی ئێستا ناچنە بەرەم دەسەڵاتدارەکان و پێیان بڵێن ئەمە حەقەکانە ئەمە ڕاستیەکانە خەڵک بۆ ئەو جورئەتەی نەماوە کاتی خۆی یەکێک وەکو موسا چۆ بەردەم فیرعەون کە گەورەترین زاڵمی سەردەم و پێی و تۆ زاڵمیت خەڵک ئێستا بۆ ئەمە ناکە لەبەرەوەی گوێی نییە پێی گوێ نییە ئەوەی کە پێی بڵێ ئەوەی سەرمانە لە فیرعەون زاڵمتر بن من ئەوە ناڵێم ئەوە ناڵێم بەڵام چییە ینی لە بەرژەوەنی میلەت هیچ شتێک ناکرێت بۆ میلەت نییە کاتناو کۆڕووکۆبوونەوەکانە حەقبێژی بەدی ئەەکەیت هەستەکەی حەقبێژی ماوە خەڵک حەق ئەڵشتە حەقەکانەڵە حەقەکان ناشارێتەوە ینی خەڵکی فەقیر و هەژار ئەیڵێت زۆریش ئەیڵێ بەڵام کەس نییە گوێی لێ بگرێت دو پەیامت چییە بۆ بەردەوامبوونی حەقبێژی لە ناو خەڵکە وڵی پێیان ئەوەیە کە هەموو کەس حەقبێژی ڕازگۆ بێت و ژیانێکی خۆش و بەختەوە بەسەر بەرێت وتێغێ دەڵێت ڕاستی بەردە درۆ بەردە ئەموو تێ باز لەوە دەکات واتە ڕاستی وەکو بەرد ڕقە بەڵام حەقا لە بەرامبەریشدا کە دەڵێ درۆ بەردە بۆواتای واز لە درۆ بێنە بۆیە مرۆڤە ڕازوەکان هەمیشە لە نێو کۆمەلگادا مرۆڤە حەقبێژەکان کەسانێکی خۆشەویستن کەسانێکن لە ناو خەڵکە بە کەسێکی بەڕێز ناسراون کەسانێکن کە متمانەیەکی باشیان لە ناو خەڵکیدا بۆ خۆیان کۆ کردوتەوە هاوڵاتیانی ناحەی پیرەمەگرونیش بەو جۆرە باسییان لە حەقبێژی کرد کە بڵێ ئەو کەسانەی کە حەقبێژن ئەو کەسانەی کە ڕازگۆن لە لای خوا لە لای عەبدی خوا خۆشەویستن بەڕێزن ڕێزێکی تایبەتیان بۆ دائەنرێت بۆیە ئێمە هیوادارین مرۆڤەکان هەمیشە حەقبێژ بن ئەگەرچی مەترسیکەوێتە سەر بەرژەوەندیشیان بەڵام لەبەر خاتری خوا لەبەر خاتری سەرهەستنی حەقەکان هەمیشە ڕازگۆ حەقبێژ بن بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو باشی و بەرەو ڕازگۆیی بەرەو حەقبێژی بڕوات چونکە هەر کۆمەلگایە ئەگەر حەقبێژی لێ دەرکرد ئاراستەی خەڵکی بەرەو باش ناڕوات و ڕەحمی خۆش لەسەریان کەم دەبێتەوە ئێمە هیوادارین حەقبێژی بەردەوام بێت بۆ ئەوەی ڕەحمی خوا زۆر بێت و بۆ ئەوەی ڕازگۆیی لەناو خەڵکیدا بەردەوام بێت لە ناحەیەی پیرەمەگرونەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئەو خۆشەویست گواستەوە هەرەوەندە ماوە تۆ بڵێن هەندێک جار وتنی ڕاستی تاڵە بەڵام تێگەیشتن لێ شیرینە پەیام ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت